سایلۆی وەرگرتنی گەنمی ڕانیەیە. بەشێک لە جوتیاران گلەی ئەوە دەکەن لە کاتی وەرگرتنی گەنمەکانیاندا لەبەری ئاسانکاری بارگرانیان بۆ دروست دەکرێت یاخود بەهۆی کەمی وەرگرتنی بڕی گەنمەکانیان ناچارن وەرەقەی وەرگرتنی گەنم بە بڕەپارەیەکی زۆر بکڕنەوە. دەژڵێن بەشێک لە جوتیاران گەنمەکانیان ڕەت دەکرێتەوە و لێیان وەرناگیرێت. لە کاتی وەرگرتنی گەنمدا ئەمن 6.2 لێ بڕیوم هەر لە حەقی خۆم کە هەویە بردومە 6.2 لێ بڕیوم دوێنە مەرەقە کڕیەوە بە 195 یەکتەن ئەو جار هێنامە دەسمیلێکم ئەو تاوە لەوێدا ئێستا نەچۆتە ژوورە ئەگەر لە نەهێنێرە دەبێت 500 فرۆشی لە بازاڕی بەڵێ پێویستە وەرەقەی تەواو بدا بە خەڵکی وەرەقە نەمێنێ بۆی هەچی فەلاحی فەقیرە 200 دەتەنێ پێنجی هەیە بێ ڕاستە سمیلێکە بەڵام ئەو فەقیرانە وەرەقەیان نییە دەبێت بچن لە بازاری بە 400 بە 450 فرۆش. وەڵای براکەم جوتیاران داواکاریان ئەوەیە کە لە زەراعەکان وەرەقە دەدرێتەوە هەموو وەرەقەکە بە یەک جاری نەدرێتەوە بە پێی پێویستی بدرێتەوە بۆ ئەوەی جوتیار ئەوەندە بارگرانیان نەکەوێت سەرێ 4 ڕۆژ 7 ڕۆژ سارەکەی لەسەری دابمێنێتەوە وەکریەکەی لەسەر گران بێ. زەراعەکان بەتایبەتی زەراعی پشت دەرێ ئەم ساڵ غەدرێکی زۆری لە بیتوێنێ کرد 5,000 تەن قەول ببنێرە بۆ ئێرە 12,000 تەنی نەر 500 سارەی لێگڕانەر ئەو 500 سارە حەقی چواقڕنەی خواست گەڵابە ئەزمەیەکی وای کەوتە سەرێ هەر تەنێ گەنم هەتا 40,000 دیناری ڕۆژ. بەرپرسی سایلۆی ڕانیە دەڵێت ئەم ساڵ بڕی 38,000 تەن گەنم بۆ ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین دیاری کراوە و تاکو ئێستا لەو بڕێیە 35,000 تەن گەنم وەرگیراوە. سەبارەت بە نەمانی جێگا لە سایلۆی ڕانیەدا دەڵێت گرفتی نەمانی جێگا بەرەو کۆتایی دەچێت. بۆ ئەم ساڵ بڕی گەنمی دیاریکراوە بۆی وەربگرێت لە جوتیارانی سنووری ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین نزیک بە 38,000 تەن گەنمە لەو ڕژەیە توانراوە سەر و 35,000 تەن گەنم وەربگیرێت. بەڵێ دیار ئەو ئیشکالەی کە هەبوو گەنمی پارساڵ لە هەموو سایلۆکانی سنووری سلێمانی ئەو گرفتە هەبوو ئەو سنووری سایلۆ ئێمەشی گربووە بەڵام توانرا بە هەوڵی وەزارەتمان و هەوڵی لانی پەیوەندیدار کەم بکرێتەوە ئەو ڕێژەیە و بنێرێت بۆ ئاشەکان. هاوشێوەی ساڵانی ڕابردوو ئەم ساڵیش جوتیاران هەست بە نیگەرانی دەکەن لە کاتی وەرگرتنی گەنمەکانیاندا وەک خۆیان دەڵێن حکوومەت هاوکاریان ناکات لە پێدانی بنەتۆ و پەینی کیمیایی بۆ بەرهەمەکانیان. لەلایەکی تر کەم بڕشتی بەرهەمەکانیان وای کردووە بەشێکی زۆریان ئەم ساڵ لا زەرەردا بن و کوردوتەنی ڕەنجەڕۆ ببن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.